سەڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئەسمانی پەیامەوە بە یارمەتی خۆی گەورەوە پاش شەناوکارانم بووین و میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزانم ڕۆژ لەنێو بازاڕی شاری سلێمانی پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەی بتوانین لەم بەرنامەیەشدا سوودێکی دیکە بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنین. بەڕێزان دەمانەوێت لەسەر بابەتێ بدوێن، ئەویش نەوەی دوای جەنگە. زۆر جار لەنێو کۆمەڵگەی کوردیدا دەوترێت ئێمە نەوەی دوای جەنگین، بۆیە زۆر جار لەگەڵ یەکتریدا تەعامولکردمان ڕقە، لەگەڵ یەکتریدا تووڕە دەبین، هەڵ ئەچین. بابزانین تووڕەبوون و هەڵچوونەکان تا چەند پەیوەندی بەو ڕووداوە سیاسیانەوە هەیە کە لە ڕابردوودا بەسەر مێژووی میلەتی کووردا هاتووە، تا چەند ئەو جەنگانەی کە ڕوبەڕووی خەڵکی هەرێمی کوردستان بوونەوە لە ساڵانی ڕابردوودا، تا چەند کاریگەری لەسەر دەروون و لەسەر عەسابی هاوڵاتیان هەیە و بۆیە زۆر جار مرۆڤەکانی کوردستان هاوڵاتیەکانی کوردستان لەگەڵ یەکتریدا تەعامولیان ڕقە، تا چەند پەیوەندی بەمەوە هەیە و تا چەند مرۆڤ دەتوانێت بە پەیوەندی ڕق لەگەڵ یەکتریدا ژیان بگوزارێت و لە بەرامبەر ئەمەدا نەرمونیانی هەیە. چۆن بتوانین کەسێک بین نەرمونیامی لەگەڵ یەکتریدا و دوور بین لە توند و تیژی، دوور بین لە ڕەفتاری ڕقنواندن، دوور بین لەوەی کە کاریگەری خراپ لەسەر دڵ و دەرونی بەرامبەرەکانمان دروست بکەین. ئێوە بینەرمان بن، بابزانین پەیامەکانی هاوڵاتیان سەبارەت بە مەبەتە چییە؟ فەرموون. جەنگ کاریگەری 100% ئەبێت سەرنەوەکان. ژیان وای لێ کردووی کە ڕقبی لەگەڵ هەموو کەسێک. یەکێک لەو ڕەکیزە ئەساسیانی کە ئێستا خەڵک تووشی نەخۆشیە بە عامێکێک لە شتە ئەساسیەکان پەیوەندی لاینی دەرونیە. بەشێکی هی ئەو بیئەیە کە تایە گەورابی، بەشێکی پەیوەندی بە ئەو شەخسە خۆیەوە هەیە، هەر خۆی بە تەبیعی نەرمونیان. زۆر جار وشێگە یاخود وتێگە ناو کۆمەڵگەی کوردی داڵێ ئێمە نەوەی پاش جەنگین، واتە نەوەیەکین بە تونوتیژی پەروەردەکرابین، لەگەڵ یەکتریدا تەعامولمان ڕقە، لەگەڵ یەکترا زوو هەڵەچین، لەگەڵ یەکتریدا ناتوانین نەرمونیان بین. ئەمە تا چەند ڕاستە؟ وڵی ئەوە لەوانەیە بڵێم بۆ ئەم جیلە ئێمە نەگرێتەوە، چکە تۆ ئەسا ئەم جیلە ئێمە لە بابڵێن 85ەوە بەرەوسەرەوەی لە 85 ئێمە جەنگی وامان نەبینیوە مەگە جەنگی ناوخۆ بوو بێ. جەنگی ناوخۆشی ترەوەش بەدەستی خۆمان بۆ جەماعەتێک لەوانە بۆ کە ئێسا سەرگەدایەتیەکە ئەوانە بەرپرسن لەوە. بەڵام وەکو ئەوانەی تر کە پێشووترەوە مەسەڵ ساڵی 70کان 80کان 50کان یان لەوە بەروسەرتر ئەمانە پاش کۆیەکی جێشت بێ مەسەل شەکی کیمیایی تەسیری کرد بێتە سەر مێشک و دەماغ و بیرکردنەوە بۆ چوونیان. بەڵام وەکو ئێمە تەسەور ناکەم زۆر ئەوە تەسیری لەسەر ئێمە بێ. بەڵام لە ئێستاە بۆ ئێمە وەکو ئەم جیلە بۆ ساڵی 85 و بەرەو سەرەوە با بڵێن ئەسمەیەکم خۆم لەوانە، مەگەر ئەم وەزع دەرونی ئێستا کە دروست بووە لە ناو خەڵکە بەعام وەزعی خەڵکی ئێستا، ئەمە تەسەورەکەم ئێستا بڵێم لە هینێکی پاشکیمیایی و بەعزە شتێکی تر ئێستا خراپترە بۆ خەڵک. باشە، تۆ تا چەند کەسێکی زوو هەڵەچیت، کەسێکی زوو تووڕابی، کەسێکی حەز ئەەکەی لەگە بەرامبەرەکاندا زۆر جار ئەکەوێتە جەنگێکەوە بەبێ ئەوەی ویستی خۆتی لەسەر بێت؟ وەڵاهی خۆی جاری واژێ ئەوەش ئەکەوێتەوە سەر ئینسانەکان لەسم وەکو شخصی خۆمەگە پرسیارەکە ڕستی خۆمکەی تۆزێک زوو تووڕابم بەڵام زووتریەمەوە سەر خۆم. باشترین تەبیعەتی شەوە بزانم ئەو بەزمە ئەوە نەبێ ینی توقین هەگە لە دڵ بمێنێتەوە بەرامبەر ئەو کەسە بمێنێتەوە حل نەبێ. دۆ شات تێکەڵاکەی دوای لێکیان جیاکەیتەوە. ئەوە جێکردنەوەش وەڵا جێ نابێتەوە کە تێکەڵ بوو. بەڵام خۆ خۆشم کەسێکی چۆن بڵێ ڕاضیم لە ڕاضیەکە وەکو دەرونی خۆم تەسیری تێکردوم کە کەسێکی ئەتیادی نۆرمال بم، زۆر لەوە کەسێکی نۆرمالتر بووم کە خەڵک تەبیعیتر نییە. دوای جەنگنەوەکان لە کوردستانە هەر ڕقە بن لەگەڵ یەکە، هەر جەنگ شتێکە، هەر قینەکە قین وەکو قین بڵێ لای خۆمان قین ئەڵێ پندێک پێشناڵێ قەرز کۆنە بێ نافۆتە، قینیش کۆنە بێ نافۆتی لای هەنێ کەس. باشە کاکە؟ باشە. جەنابەت تا چەند کەسێکی ڕقی، تا چەند کەسێکی تونوتیژی لە ڕەفتارە لە تەعامولە، تا چەند کەسێکی زوو هەڵەچی؟ وەڵی براکەمەوە مەسەر هەموو کەسێک یعنی ئەو کەسە خۆی زانێت. بۆ منە کەس تا کەس کەوتم، من کەسێ شیرین بێ لەگەڵ ماشینە بمە، کەسێ چاک بێ نەم مەبەستمێ کوردی خۆمان بەعام کەسێ چاک بێ لەگەڵ تا چاکەبی لەگەڵە، کەسێ خراپێ تۆش خراپی لەگەڵە. وایە برێن و فرۆشتن و مامەڵە نییە؟ نە باوەڕ نامکردنی فرۆشتن و مامەڵە بەزانین بۆچی؟ چونکە براکەم کەسێ چاک بێ لەگەڵ تۆ حکوومەت چاک بێت تۆش چاکەبی، کەسێ چاک بێت تۆ دەنگی پێی، کەسێ خراپێت تۆ پشتی لەکەی. زۆر باشە. کەواتە بۆی دەروونێکی نەرمونیانمان هەبێ، بۆی کەسێ بین ئارام بین، بۆی کەسێن بە نەرمی لەگەڵ یەکترا مامەڵەکەن پێویستمان بە چییە؟ وەڵای زانین چۆنە پێویستە بەوەیە هەموو کەسێ لەگەڵ کارێ بوردە بێت و غەڵت بەرامبەری کەس نەکەیت و هەموو کەسێ ڕێز لە کەسی بەرامبەری بگرێت و هەست کەسیش بێ ڕێز و پێویست بەوە کە ئیهمالێکی باشە. زۆر جار دەوترێت ئێمە نەوەی دوای جەنگین. باشە.
نەوەی دوای جەنگیش دەوترێت کەسانێکی تونوتیژن کەسانێکن لە تەعاملات ڕقن لەگەڵ یەکتریدا تا چەندە بۆ چوونە ڕاستە ئەو بۆچونە 100% ڕاست چونکە هەر کەسێک لە شوێنی خۆیەوە سەیری دنیای چواردەوریەکە لە کاتی ئێستا ئێمەگەر سەیری ژینگە دەوروبرمانکەین بە تایبەت عێراق و سووریا ئەبینین جەنگ کاریگەری ڕاستەخۆی لەسەر نەوەکان هەیە چونکە حکمی ینی چواردەور 100% حکم لەسەر نەوەکانەدا ئەو مناڵانی کە لە سەرەتای خوێندنیانان چاو بە دنیاڵێنن سەیری چواردەورەکەن ئەبین یەک پارچە شەڕ و شۆڕە بە ینی لە چواردەورەکە ئەویش کاریگەری لەسەرەکات لە کاتی سیاگەر سێرکە ئەو مناڵانی کە لە تقریبا 10 ساڵ 12 ساڵ کەمترن ئەو یاریانیشی حەزی لێگەن حتا ئەو شتانی کە پەیوەندی بە جەنگەوەی بۆ نە دەمانچەی مورووە تراقەیە TNTە لەو شتانەیە لەبەرەوە ینی بەڕای خۆم جەنگ کاریگەری 100% ئەبێت سەرنەوەکان جەنابە تا چەند لە تەعاملکردنا لەگە بەرامبەرەکاندا کەسێکی ڕقیت زوو هەڵەچیت ناتوانی خۆڕاگر بیت وڵای ئەوێ بێ بەرامبەرەکەم ینی ئەیزای سە بەدەزانم چۆنم تۆش ئەزانی وەسەتم لەوەیە بەڵام یعنی ئەو نیە کە بڵێم کەسێکی میان ڕەوم بەس زۆریش تۆڕە نیم بە حەقە دەرونی ئەمڕۆ خەڵک زۆر نەئارامە زۆر نەئارامیەکە چییە؟ ئەو تا ئەوە هەموو وەزعەکە ئەبینی خەڵک بەو شێوازەیە خەڵک نەئارامە خەڵک بێجەوە خەڵک پارەی پێ نییە ئەگەر من قسێک بەڕاخی بکەم تۆ بەڕاخی وەڵام بیتەوە بەیانی بە تاکید تێهەڵچوون لەبینی من توی ڕۆیە خۆی ئینسان کایەنێکی زیندووە هەموو تەسیراتێک لە هەر کاتێکا لەسەری بێ لە کاتەکانی ترا ڕەنگاتەوە لەسەری ئەگەر مرۆڤەکان لەگەڵ یەکتریدا تەعاملیان ڕق بوو لە هەموو ڕەفتارێکی ئاساییە ڕوبەڕووبوونەوە لە بینان ڕوویە هەڵچوون زۆر جابینیمان لە ناو خێزانێکدا یعنی کوڕباوکە بەیەکەوە قساکەن زمانەکانی هێندە زبر ئەبێ جاری وایە خەریکم پەلاماری یەکتری ئەدەن ناتوان نەرمونیان بن ئەمە تا چەند کاریگەری لەسەر دەرونی بەرامبەر دروستەکە ئەو کاریگەری ینی 100% لەسەر دەرونی بەرامبەرە چونکە ئەگەر من تۆ بەیەکەوە قسە بکەین ئەگەر بۆ من کێشێک ینی هەڵچوونێکم هەبێ ئەگەر تۆ بەهێمنی وەڵام بیتەوە من خۆی ئەو ینی ڕاخیکە لە ناخمایە وردە کەمە بێتەوە بەڵام تۆ ئەگەر من قسێک بەڕاخی بکەم تۆ بەڕاخی وەڵام بیتەوە بەیانی بە تاکید تێهەڵچوون لەبینی من توی ڕۆیە جا مهمی لەوەیە ئەگەر کەسەکە خۆی ینی هەڵ نەچێ باشە بەڵام ئەگەری هەڵیش و بەرامبەرەکەی ینی ڕەتفعلی بۆی نەبێ ئەو شتێکی چاکە بێت بۆ ڕزگاربوون ئالەم کێشە گەورەیە کە هەڵ نەچین لەگەڵ یەکتریدا زۆر جار بەوەی هەڵچوونی نێوان ژن و مێردەکانوە لە یەکتری جیابنەوە ئەو وەکو کوردەواری دەڵ ئەوڵێ سیر ئەوڵێ پیاس کەسێکیان ناتوانن خۆڕاگر بن کەسێکیان ناتوان ئارامگر بن هەردووگیان بە هەمان نەمەت و بە هەمان سلۆری ئەڕۆن باشە بۆ ئەوەی لەمە ڕزگارمان بێت پێویستمان بە چێت تاکو نەرمونیان بینەوە پێویستە مناڵەکە لە سەرای تەمەنیەوە ینی لەسەر ئەوە ڕابێنرێ ئێمە خۆمان ینی کاتی مناڵیمان لە مەکتەب هەر مامۆسامان ئەبینی پێش ئەوێتە ژوورە دارەکەی بەدەستەوە بوو ینی ئەمە خۆی واکات کە ینی وەکو وەڵێ ڕاخێتی یەکتون و تیژێک لە ناخی تەلەبەکە دروست بێ بەڵام هەستەکەم ئیسەوە کەم بۆ تۆ چونکە مامۆسا تقریبا داری وەلا ناوە ینی هەر لە سەرەتای تەمەنیەوە بێ پەروەردە بکرێ ئەژینا کەسێکە گەورە بوو ناتوانێت لە وازە تون و تیژی بێنێ ینی لە ناکاوی بەس دوایە بەردەوامبوون لەسەر ڕەفعل لەسەر تووڕەبوون لەسەر هەڵچوونەکان پێدوانیە وا لە مرۆڤ کات زۆر جار تووشی حاڵەتی نەخۆشیە دەرونیەکانی بکات تووشی نەخۆشی عەسابی بکات یەکێ لەوانە شەقیقەیە کە زۆر جار مرۆڤ تووڕە دەبێت بەپێی زانستیش کە دەرکەوتووە ئەڵێ هەر کەسێک لە کاتێکا تووڕە بوو هەر لە یەک تۆڕەبوونێکە ملیۆنها خانە لە مێشکە ئەسڕێتەوە تا پێدوانێت ئەمە کاریگەری دەرون لەسەر خراپی لەسەر دەرونی مرۆڤەکانە بێ ئەوەی یعنی ڕاستەخۆ خۆت هەستی پێکە ئەو کاتی کە تۆڕەبی هەست بەوەکی کە ینی لەوانێت سریەشەیەکی هەتیا ڕوودات ینی 100% نیشی لەگەڵەوەیان ینی تۆڕەبوون کاریگەر ڕاستەخۆ لەسەر تەندروستی مرۆڤێ بەس قسێکی جوانەکەر ئەوە بکەوتە مناڵە بینیت حەزی لە دەمانچێ حەزی لە تەقەمەنیە حەزی لەو شتانەیە کە دەنگێکی زۆری هەیە ئەمە پێ دوایە ئەمەش بۆ ماوەیەکە کاریگەری بۆ ماوەی لەسەر دەرونی مناڵیش هەیە باڵە بە تاکیدەوە کاریگەری لەسەر دەرونی مناڵ هەیە چونکە من لەوتی خۆم سیرکەم یعنی 15 ساڵ پێشی سە چۆن بووی سەش هەروەیە ینی مناڵ حەزی بەلای ئەوان ناڕۆ حتا لە یاری پلیستیشن و ئەکس بۆکس و ئەوانەیش زیاتر لەبری کۆمەڵ یاری هەیە ینی تون و تیژیتیانی بەلای ئەوان ناڕۆ بەلای ئەوان ڕۆ بۆ نمونە سانادرێز و کۆمەڵێک یاری هەیە پڕفول تون و تیژیە هەموو کات بەلای ئەوان ناڕۆ حەزی بۆ وان ناڕۆ چونکە ئەویش لە ژنگەی چواردەورەوەری کردووە چەند دەیەیەکە کە ئەم وڵاتە تووشی شەڕ بووە حتمما کاریگەری هەیە لەسەر ئەو جیلانەی کە لەو کاتە کە بەڵین گەورەیە بن تەسیراتی ئەو شەڕیان بەسەرەوە هەیە زۆر باشە
زۆر جار دەبینی مناڵ ئەبینیت حەزی لە دەمانچەی مورووە یاخود حەزی لە دەمانچەی ئەوەی کە دەنگی لێوێت تەقەی لێوەیەت یاخود منە حەزی بە تەقامنی ئەی تەقێنێت ئەمە تا چەند کاریگەری لەسەر کاریگەری پاشماوی جەنگی بەجێهێشتووە لە گەورەکانەوەی ماوەتەوە بەتاکید ئەو زۆر ڕاستە تەمەنەوی چاو لە گەورەکانەکە چاو لە گەورەکانەکە تەبەتێت ئێمە لە حاڵی حربین کە لە حاڵی حرمین بە وەسایلی ئەعلامەکانیش زۆر دۆنیانەیەوە ینی پەخشکردنی ئەو شەڕانە پەخشکردنی ئەو شەڕانە بەزار بە کشوەیەکی ڕاستەوخۆ کە گەورەکان سیرەکەن بە عامی مجتەمەعی ئێمەش شوێنێک جا ناکاتەوە بۆ مناڵ ینی مناڵ سیشتی خۆی بکە سیشتی گەورەکانەکە کە سیشتی گەورەکانی کرد ینی ئۆتۆماتیکیان لە تەقلیدی گەورەکانەکە تەقلیدی گەورەکانیش لەو حربەیە بە حکمی ئەو واقعی مجتەمەعاتی کەوتووە ئەو شۆڕەشۆڕی کە هەیە تەسیری بێسە و مناڵانە و بە هەماشی ئەوەشینەکەن لە دوا ڕۆژیشە ینی ئەو مناڵانە بە تەئکید ینی ڕۆحێکی دەماگیریان تایە ڕۆحێکی ئەتوانین بڵێن تەعەسوبیان تایە ئیتە ئایا بۆ مەسەڵەن قەومیەت بێ بۆ حیزب بێ بۆ عەشرەت بێ زۆر جار دەبینیت تعاملی مرۆڤەکان هێندە ڕقن لەگەڵ یەکتریدا ناتوان ئارام بن بە تایبەتی ناو خێزانە جاری وایە دایک و کچێک باوک و کوڕێک قسە ئەکەن بەیەکەوە لە پڕ هەڵچوونێک لە ناخێنە دروست ئەبێت جارێک کارەگاتەوەی خەریکە پەلاماری یەکتری ئەدەن یعنی ئێمە بۆ خۆ دەرباسکردن لەمە بۆ خۆ ڕزگارتنکردن لەمە چۆن بتوانین نەرمونیان بینەوە لەبری زمانی زبر لەبری زمانی هەڵچوون لەبری زمانی تونوتیژی نەرم بینەوە لەگەڵ یەکتریدا خۆی سەبەکەی ئەوەیە سەبێک لەو کو باسمان کرد مان بە حکمی ئەو مجتەمەعی کەتی کەوتووە شەڕ و شۆڕەمێ دووش ئەگەێڕەوە بۆ لاین سەقافی ئەو کەسانە ینی مەسەن بۆ ئاسی گەورەکردنی ئەو مناڵانە ئەو ئایلەیە ینی بەتابەتی مەکمیز ملەتی ئەمە ملەتێکی ئەتوانین بڵین ملەتێکی ینی قسەکەری کەمتر خوێنەوەین یعنی سەد زۆر شت سەد تۆ جەناب ئەم لاقیتێت پێ بڕۆ بگەڕێ لە هەر مۆزوعەیە پرسیار کە خەڵجواب بهاتەوە ینی بەبێ ئەوەی سەرەتا ینی معلوماتێکی بیدائیشی هەبێ ئەوەی چێکە لە کێشەکانی ئێمە ینی خەڵکی ملەتی مجتەمەعی ئێمە بەعام لە زۆر ملەتی کە باشین بەس ئەتوانین بڵین ینی تا ڕادەی لە 150 ینی بەشی دەرچوونی ژنا ئاسی سەقافەتیمان نزمە ئەمە ژەگاتەوە بۆ ئەوە دووش لایەن اقتصادیەکە دەوری هەیە ینی ئەو توندوتیژی کە ناو خێزانایە جگەل لە لایەنی حربەکەی کە باسمان کرد و ئاسی سەقافیمان لە ڕۆنگەی چی کەشوانی وەربزە ئابوووریەکە ئەوەزای ئابووری کە خەڵکی کەوتووە هیچێکە لەو پەیوەندی بەو هینەوە هەیە بەو توندوتیژی ناو خێزانە هەیە لەبینی وەکو جەناوە فەرمووت باوکو کچا هەیە لەبینی باوکو کوڕا هەیە لەبینی مناڵ و کوڕا هەیە برا و برایە هەیە یعنی نەهلای اقتصادیەکەش ئەتوانین بڵین بەشێک لە کێشەکانیش ئەوەیە بۆ تێپەڕاندنی ینی شت زۆر هیچ لەوانە بەسەوتمان ینی ڕۆشنبیری تاچی خۆمان کەس لە ئاسی خۆی خۆڕۆشنبیریکردن زۆر میویش بەچی بخوێنەوە ینی خوێنەوەی چێکە لەو شتانەی کە خەڵک بەڕاستی خەڕۆشنبی دەکات دووشێکی هێورەکاتەوە مێشێکی هێورەکات ئەتۆ کە لایانی سەقافیت گۆڕی ئەتوانین زانین چۆن تەعاملکەی ئەگەر لە ناخی شاوانەبی ئەوە ناکەی کە نەتکرد گۆڕانکاری بەسەر خۆتایانی کە گۆڕانکاری بەسەر خۆتایانە ئۆتۆماتی ئەو توندوتیژە وردە نامێنێ زۆر جای ئەمە توندوتیژەگەڕینەوە بۆ ئەی مەسەلەن بۆ ئەیگەڕینەوە بۆ مەمۆزوعێکی معەیەن ئەڵێن لەبەر ئەوەی فلان کەسە بوویە وایە فلان کەس فوشەوە وایە من بە تەسەوری من ینی بە تایبەتی کەتی تربیە ینی وزاری تربیە وزارەتی پەروەردە وەزاری پەروەردەی چێکە لەو مەهامانەی کە ئەبێت ئەوە بێ حتا مەسەلەن مامۆسایانی ئاینیش کەوانە تەماسیان زۆر لەگە خەڵکە هەیە ینی لەو لایەنە ئەتوانن دەور ببینن بۆ ئەوەی کە ئەو حاڵەتە ئەوەنەیە بالفعل وایە و هەشە ژیانی ئەم ڕۆژگارە تا چەند پەیوەندی بە هەڵچوونی مرۆڤەکانەوە هەیە وڵی بڵێم ئەگەر لە 100 ینی هیچ ئەملالێتی ئەمەکە چکە بە حەقە دەرونی ئەمڕۆ خەڵک زۆر نەئارامە زۆر نەئارامیەکە چییە ئەوە تا ئەوە هەمۆزعەکە ئەبینی خەڵک بەو شێوازەیە خەڵک نەئارامە خەڵک بێجەوە خەڵک پاری پێ نییە خەڵک تااقەتی ئیشی نییە خەڵک تااقەتی سەردانی نییە یعنی تۆ کاتێکە پارەت پێ نەبوو سەردانی دەرەوە ناکەی سەفەر و سیاحەت نابێ خەڵک سەردانە ناکە ئەمانە ئارامی ناهێڵە لە ئینسانە ئەمە کاریگەری لەسەر تونوتیژی و هەڵچوون و ڕەتفعلی خراپە بێ بەتایکی طبیعی ئەوانە ئینسانی ژەگەر کاتێکەکەوێتەوە حاڵەتەوە خەڵک حسابەوە ناگە کە دەرونێکی چۆنی هەیە هەربی لە زایرەکەی کاتەوە کەسێکی تووڕێ کەسێکی ئەوەیە کەسی نەکاکە لەوانە شتێکی هەبێ تۆ کە یێتە دەرەوە کابرا نازانین چۆن چۆنێتە دەرەوە لەوانە لە ماڵە تووشی کێشەیە مۆزوعێ بوو بێتە دەرەوە بە شتێکی گای تەقێنێتەوە بۆ ڕزگاربوون لەم هەڵچوونە لەم ئینفعالە لەم ڕوبەڕووبوونەوە جەنگیە بۆی ڕزگارمان بێت لەمە دەروونێکی ئارام دروستکەین پێویستمان بە چییە؟ وڵات تەبیعی یەکەم ئینسان هەموو ئینسانێکی تر ینی هەموو ئینسانێک پێویستی بە
شێوازێکی پەروەردەبوونی ئیسلامی هەیە بۆ خۆی بۆ دینی بۆ یەکەم شتەکە ئینسان پێی بتوانێت دەرباز بێت لە زۆر شت کە دەرونی ئارام بێتەوە ئەمە یەکەم شتە دوای ئەوە ئینسانەکان ترێت و سەر خۆیان بە هەر شێوەیە کاتێ مرتاحن بەوە ئەوە بگرنە بەر مرتاحی خۆیان هادی بێدەوە یانەوەیە چۆنەڵێ بکەونە سەر ڕێچکەی خۆیان و وەزعی خۆیان هادیکەنەوە ئەوە بارێکی ترە بەڵام لە لایەکی ترەوە ئەگەر باسی ئەوە بکەین بڵێن ئەمە ئەگەر بە عام چاک بێ خەڵکەکە پێویستی بە هیچ شتێ نابێنێ پێویستی بەوە نییە کابراکە ئەوەی باش بێ ئەوەی نەبێ ئەوەی نەبێ کە وەزعەکە بە عام باش بۆ خۆی نۆرمالە باشێگە بەڵام ئێستا وایە هەموو خەڵک خراپەوە بەتەشیت نەک هەرنەوەی دوای جنجێنێمە لەوەتەی هێن نەوەی ناو جەنگەکان بووین ئێستاش بەردەوام لە ناو جەنگین لەبەرەوە من ڕۆژانە ئەو شتانە هەست پێکەم و ئەیبینم هەمومان بەدڵنیایەوە کە ئەوستیفاتەمان تایە تا چەند کەسێکی زوو هەڵەچیت ناتوانین نەرمونیابی کەسێکی ڕقی لە تەعاملە کەسێکی تا ڕادێکتر و تیژی بەکارێنی لە ڕەفتارەکانتان لەوانەیە زوو هەڵچم بەڵام هەرگیز تون تێژی بەکار نایەنم ئەم ژیانی ئێستای ئێمە تا چەند پەیوەندی بەوە هەیە کە مرۆڤەکان لەگەڵەکە ڕاق بن زۆر جار دوو شۆفێر ئەبینیت دانێکیان ئەوەستێ بۆ منە تەکسێکە لە پێشیەوە نەفرێک سەرخا ئەوەی دوای ئەو تەعاملی ئەوەی نییە تەحملی ئەوەی نییە تاکو نەفرەکە سەرخا تووڕە ئەبێ هۆڕین لێیە فول لێ ئەیات تا چەند ئەم ژیانە پەیوەندی بە هەڵچوون و تووڕەبوونەکان و هەیە تەشیت پەیوەندی پێوە هەیە چکە وەکووتمان هەم جەنگەکان هەم ئەو ژیانی کە لە پێش ئێستا تا ئێستا هێناومانە تاسی لەسەر ژیانمان کردووە هەم ئەو واقعی کە ئێساتیان ینی هەومان سێرەکەی فرێشتەکان ناکەوین هەوڵمان لە هەوڵمانەوەی کە لە پێشتر بە هەر هۆیەکۆ لە دەستمان ناوە ئێستا بە ماوەیەکی کەم بەدەستی بێنینەوە کە ناشتوانین جەنگ کاریگەری 100% ئەبێت سەرنەوەکان ژیان وای لێ کردووی کەڕەقبی لەگەڵ هەموو کەسێک یەکێک لەو ڕەکیزە ئەساسیانی کە ئێستا خەڵک تووشی نەخۆشیە بە عامیێک لە شتە ئەساسیەکان پێوەندی لاینی دەرونیە بەشێکی هی ئەو بیئەیە کە تایە گەورابی بەشێکی پەیوەندی بە ئەو شخصە خۆیەوە هەیە هەر خۆی بە تەبیعی نەرمونیان یەکێ لە هۆکارەکانی ئەم تون و تیژی و ڕق تەعاملکردنە ئەم ژیان و دۆخی ئێستایە بەشێکی بەڵێ بەشێکی پەیوەندی بەوە هەیە جەنابەت تا چەند کەسێکی ڕق و تونی لە قسەکردن لە مامەڵەیە زوو هەڵەچیت واللهی هەمومان عنی زادیە مجتەماعین ینی بەس من وەکو کانی سەر کەسی خۆم تا ڕادەیەک ینی تحملم هەیە تا ڕادەیەکی باش ینی مەسەڵەن شتێک ینی مەسەن شایستی دەنگەدەنگ نەبێ نایکەم لەسەری ینی کە شتێکیش کە شایستی دەنگەدەنگ بوو ئەکێ لەسەری بەس ینی مەسەن بە شێوەیەکی عام وەکو ئەوە ئەتوانین بڵێن کەسێکی میان ڕەوە یەکێک لەو ڕەکیزە ئەساسیانی کە ئێستا خەڵک تووشی نەخۆشیە بە عامیێک لە شتە ئەساسیەکان پەیوەندی لاینی دەرونیە یعنی سێ کە تۆ نەخۆشێکە بینیت بەو شێوەیە نییە کە تۆڵی واخراپیت و واوایت و واوایت و واوایت و واوایت ئۆتۆماتیکیان و کەسە کە دەرونیان ڕوخا یعنی توانین بڵین دەرمانەکانیش مەفعول نیە ئەمە وەکو سەقافێکی عامە نەوەکو لایەن طبیەکە یعنی لایەنی دەرونی ئەمڕۆ زۆر دەوری هەیە حتا هیچێک لەو مۆزوعانی کە تەوەری مۆزوعەکەی جەنابەتەکە پەیوەندی بە دەمارگیری و هەیە پەیوەندی ماگە لایەنی دەرونی زۆر مهمە ئەنیسان لە لایەنی نەفسی تەقویەکردنی لایەنی نەفسی ئەبێتە هۆی هەم خۆپاراستن لە نەخۆشی و نەمانی ئەو توندوتیژەش کە تۆ باسیەکەی زۆر ڕاستە من زۆر بەڕاستی ئەزانم چونکە میلەتی کورد دایمە ڕق بووە قەت لە سەرخۆ و هێمن نەبووە هۆکارەکەی چێ لای تۆ هۆکارەکەی یەگەڕێتەوە بۆ زۆر شت یەکەم بۆ حکومەت دووەم بۆ باری ئابووری سێم بۆ ژیان وای لێ کردووی کەڕەقبی لەگەڵ هەموو کەسێکە لەگەڵ باوکە لەگەڵ دایکە لەگەڵ هەموو کەسێکە ڕقبی واتە ئەم دۆخەی ئێستا کە ئێمەیتیین هۆکارە بۆ هەڵچوون بۆ ڕاقبوون لەگەڵ یەکتریدا هەر زۆر هۆکارە جەنابەت تا چەند کەسێکی ڕقی لە تەعاملکردنە زوو هەڵەچیت وڵی بە قسەی ڕق هەڵەچم لەسەر حەق بەم هەڵەچم تا چەند پێ دوایە ئەمە کاریگەری لەسەر دەرونی مرۆڤێکە مرۆڤ ڕق بێت هەڵچوو بێت کەسێ بێت زوو هەڵبچێت کەسێ بێت نەتوانێت نەرمونیان بێت تا چەند کاریگەری لەسەر عەسابی کەسەکان دروستەکات لەوانەیە بەرەو نەخۆشی دەرونی و خەمۆکی بەرێ تۆ کە سەیری خۆ دەکەی ئیشێکن نییە گیفانە بەتاڵە دامێکن نییە گەنجیش کە دامی نەبوو بێ ئیش بوو بێکار بوو بێپارە بوو دایمە سەیرەکەی خەیاڵاویە دایمە سەیرەکەی ڕاخە لەگەڵ بەرامبەرەکەیە بۆ ئەوەی نەجاتمان بێت بۆی ڕزگارمان بێت لە ڕەفتاری تون هەڵچوون لە تونوتیژی لە دەمارگیری پێویستمان بە چییە بۆ ئەوی نەرمونیان بینەوە
پێویستمان بە ژیانێکی خۆشە پێویستمان بە هاوکاری حکومەتە بێ هاوکاری خەڵکەکە بکە لە جاتی ئەوەی لە ساڵێکە 4 مەعاش بات بە هەموو مانگێک مەعاشی خۆی بە هەموو ئەمانە پەیوەندی بۆ هەڵچوونەوە هەیە هەر هەمووی پەیوەندی بە حکومەتەوە هەیە تا چەند ئەم هەڵچوونە کاریگەری لەسەر پەیوەندی نێوان خێزانە بێت زۆر جار دایک و باوک ئەبینی ژنوپیایەکە بینی لەگەڵێکە کوڕ و باوکێ بینی لەگەڵێکە کچ و دایکێکەمی لەگەڵێکە خوشک و براگەمی لەگەڵێکە دوو برامی لەگەڵێکە تعاملان هێندە ڕقە لە کار خەریگا گاتەوەی هەستن پەلاماری یەکتری بن تا چەندەمە پەیوەندی لەسەر کاریگەری پەیوەندی خۆشەویستی ڕێزی تەبایی نێوان خێزانە بێ ئەگەرێمە تعاونان ڕق بێ خۆی ئینسان کاینێکی زیندووە هەموو تەسیراتێک لە هەر کاتێکا لەسەری بێ لە کاتەکانی تررا ڕەنگاتەوە لەسەری بێگومان هەموو هیلاکی ماندووتیە کە لە دەرەوە ئەیبینێ لە ناو خێزانەکەش ڕەنگاتەوە بەڵام لەوانەیە بە کەسێک بۆ کەسێک تر بگۆڕێ بۆ ڕزگاربوون لەم قەیرانە لەم کێشەیە بۆی نەرمونیان بینەوە پێویستمان بە چییە؟ تەسەورەکەم کێشەکان لە دەستی تاکانیە یعنی پێویستە سیستەمی ژیان چارەسەر بکرێت پێویستە سیستەمی بەڕێوەبردننی وڵات چارەسەر بکرێت پەیوەندی بە حکومەت لە سەڵات هەیە پەیوەندی بە هەردوو لاوە هەیە بەتاچیت پەیوەندی بە هەردوو لاوە هەیە حکومەت لەلایەن خۆیەوە ئەو کێشانی کە پەیوەندی بەوەیە ئەو هۆکارە چارەسەری بکە کەسێکی ئاسایش کە کێشە گەورەکانی چارەسەر کرا کێشە بچووکانی خۆی توانێت چارەسەری بکە زۆر جار دەوترێت ئێمە نەوەی پاش جەنگین باشە دەوتری ئێمە نەوەی دوای جەنگین کاریگەری جەنگ لەسەر دڵ دەرونی مرۆڤەکان دروستێ بە جۆرێک لەگەڵێکدا تەعاونمان ڕقە ناتوانین نەرمونیان بین ناتوانین کەسێ بین کێشەکانمان بە گفتوگۆ حەلکەین تا چەندەمە کاریگەری هەیە وڵات طبعا تەسیری زۆرە خۆ ئینسانیش خۆی یەکێکە لە کارکتەرەکانی ناو جەنگ یعنی تێو نەتوێت دڵڕەقە بێت تونگە بێ بیرکردنەوەی ئەگۆڕێ هەمووی تەسیری زۆرە طبعا تۆ تا چەند کەسێکی ڕقی لە تەعاملکردنە نەرمونیانی کەسێکی زوو هەڵەکی کەسێکی ناتوانانی بە گفتوگۆ کێشەکانە چارەسەرکەین بەشێکی هی ئەو بیئەیە کە تایە گەورابی بەشێکشی پەیوەندی بە ئەو شخصە خۆیەوە هەیە هەر خۆی بە تەبیعی نەرمونیانە هەیە هەر خۆشی بە تەبیعی ماوەیە بۆ ماوەیە نەک بۆ ماوەی ئەوە بیئەیە ئەو بیئەیە بیئەکە و تونیەتیا دروستەکە تا چەند ئەم دۆخی ئێستا ئەم ژیانی ئێستا کاریگەری لەسەر ئەم ڕەفتار ڕقی و تونیە هەیە طبعا تەسیری زۆر تەسیری زۆر یعنی هەر سەیری تەعاملی خەڵکە کەم کەس هەیە یعنی مرتاح بێ و ڕیلاکس بێ هەموو خەڵک تووڕێ هەر خۆی لە خۆیەوە تووڕێ خەڵک بۆ ڕزگاربوون لەمە بۆ ڕزگاربوون لەم کێشە گەورەیە چۆن بتوانین ئەم کێشەیە چارەسەرکەین بۆی نەرمونیان بینەوە بۆی دووربین لە هەڵچوون لە تەعاملی ڕەکردن لەگەڵ یەکتریدا لە تون و تیژی واللهی ئەوە چەند جانبێکی زۆر ئەگرێتەوە بەڵام مهمترین جانب عەدالەتە کە عەدالەت نەبوو هەموو کەسێک تووڕان عەدالەت هەبوو قانون هەبوو خەڵک ئەزانێ شتێک هەیە پشتی ئەگرێ حەقی عەدالەت پەیڕەوکە طبعا حکوومەت و کار بەدەست واتە دەسەڵات کاریگەری هەیە لەسەر تون و تیژی و هەڵچوونی مرۆڤەکان بە تایشید بەڵام دەسەڵات خۆشی با بڵێن لە ئەنجامی من و تاکەوە دروست بوو خەڵکەوە دروست بوو هەر ئێمە ئەم دەسەڵاتەمان دروست کردووە کەسی ترنی وەکو دوا پرسیارەکە لە بەڕاستی بکەم ئەم تووڕەبوون و هەڵچوونە لەگەڵ یەکتریدا تا چەند کاریگەری خراپی لەسەر دەرونی مرۆڤەکانە بێت لەسەر عەسای مرۆڤەکانە بێت زۆر جاران بەرەو نەخۆشی خەمۆکی و بەرەو نەخۆشی شەقیقە و کۆمەڵی گرفت دەرونی دیکەی بکات تووشی سەر ئێشەی بکات والله هەر خۆی تەبیعی خۆ من با بڵێن تەبیب نیم بەڵام هەر تۆ هەر کەسێکی ئاسایی 4 ساعت خەفەتی هەبێ خۆی لە خۆیان دوو ڕۆژ سەرێشێ لەگەڵێ طبعا تەسیری ئەوێ خۆ بیرکردنەوە و تووڕەبوون هەمووی لەکوێ هەمووی لە دەروون و لە عەقڵەوەیە ئەی چۆن تەسیری نابێت هەر تەسیرە بێت لەسەر سەحەتی بەحەقە دەرونی ئەمڕۆ خەڵک زۆر نەئارامە زۆر نەئارامیەکە چییە ئەوە تا ئەوە هەموو وەزعەکە ئەبینی خەڵک بەو شێوازەیە خەڵک نەئارامە خەڵک بێجەوە خەڵک پارەی پێ نییە ئەگەر من قسێک بەڕاخی بکەم تۆ بەڕاخی وەڵام بیتەوە بەیانی بە تاکید تێهەڵچوون لەبین من توی ڕۆیە خۆی ئینسان کاینێکی زیندووە هەموو تەسیراتێک لە هەر کاتێکا لەسەری بێ لە کاتەکانی تررا ڕەنگاتەوە لەسەری بە کۆی گشتی هاوڵاتیان ڕابۆچوونەکانیان وەهابوو سەبارەت بەم بابەتە کە بەڵێ ئێمە نەوەی دوای جەنگین بمانوێ نەمانەوێ کاریگەری تووڕەبوون و هەڵچوون و ڕەفتارڕەقی لەسەرمان هەیە چونکە ژینگەکەمان وای لێ کردوین کە ئێمە کەسێکی ڕق بین لەگەڵ یەکتریدا کەسێک بین نەرمونیان نەبین ئەگەر نەرمونیانیش بین نیسبەتێکی زۆر کەم بێت یاخود ڕێژەیەکی زۆر کەم بێت بۆ بۆچوونێکی دیکە شێنا بۆچوونەکانە دەڵەیەکی لە هۆکارەکانی ئەم هەڵچوونە ئەوەیە کە ژیانی ئەم ڕۆژگارەی ئێستامان کە بەهۆی دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە خەڵک گەشتە ئەم ئاستا کە لە ڕووی هەژاریەوە خەڵک زۆر هەژارە لە ڕووی ئابوووریەوە زۆر لاوازە کە ناتوانێت گرفتەکانی چارەسەر بکات
هەموو ئەمانە کۆ دەبنەوە کاریگەری لەسەر دەروون و لەسەر ڕفتاری مرۆڤ دروستەکات بۆی کەسێکی ڕق بێت بۆی کەسێ بێ زوو هەڵچێت بۆیە ئەمانە هۆکارن بۆ ئەوی کە مرۆڤەکان لەگەڵ یەکتریدا نەتوانن نەرمونیان بن. گرفتێکی دیکە ئەوەیە کە مرۆڤەکان کاتێک تووڕە دەبن لە ڕووی پزیشکیەوە ئەوە سەلمێنراوە کاتێ مرۆڤێک تووڕە دەبێت بە ملیۆنەها خانە لە مێشکا دەسڕێتەوە. ئەمەش هۆکارێکی ترە بۆی کە مرۆڤەکان تووشی چەندین گرفتی دەرونی بکات، تووشی سەرێشەی بکات، تووشی شەقیقەی بکات، تووشی گرفتە خەمۆکیەکانی بکات، تووشی ئەوەی بکات کە لەوانەیە خوا نەخواستەکە لە کابت رازێ و لە پڕ کەسەکە مێشکی لەدەست بدات و مێشکی بۆستێت. بۆیە هەموو ئەمانە سەرنجامی ئەو پاژماوە جەنگیان کە لە هەرێمی کوردستانە ڕوبەڕووی هاوڵەتیەکان بۆتەوە. ئێمە هیواداری مرۆڤەکان دوور بن لە تووڕەبوون، لە هەڵچوون، لە ڕەفتارڕەقی، هیواداری مرۆڤەکان ئارام بنەوە بە هەر وەسیلەیەک بێت، دوور من لە تونوتیژی، دوور من لە هەڵچوون، دوور من لە ڕەفتاری ڕق، دوور من لە هەر ڕەفتارێک کە زیان بە خۆیان و بە چوادەورەکان بگەێنێت بۆی ژیان بە ئاسایی بڕات. پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان. تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین، خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.